دوای کەشمەکێشێکی زۆر و نزیکی 30 کۆبنەوەی لیژنەی دارایی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی عێراق ڕۆژی پێنجشەمەی دیاری کرد بۆ دەنگدان بە پڕۆژە بودجەی گشتی. ئەمەش لە کاتێکدایە هێشتا گفتوگۆکانی لیژنەی دارایی کۆتاییان نهاتووە و چەندین گرفتی گەورە لە بەردەم ڕەشنووسی بودجەکەدا هەیە. بۆیە بڕیارە ڕۆژی 7 ئەم مانگە بۆ دەنگدان بە کۆی گشتی بودجە لیژنەی دارایی دوا کۆبنەوەیان ئەنجام بدەن کە ئەو خەمڵاندنی کە کراوە بۆ داهاتی نەوتی لەناو پرۆژە یاسایەکە نزیکەی 170 تریلیۆن دینارە. ئەم خەمڵاندنە لەسەر ئەو بنەمایە کراوە کە عێراق ڕۆژانە 3.5 ملیۆن بەرمیل هەناردەی نەوت بکە بە 400,000 بەرمیل یاریمی کوردستانەوە. ئێستا کە ئەمە زیاتر لە 70 ڕۆژە ئەو 400,000 بەرمیلە نەڕۆشتوتە دەرەوانێ بە تەواوی نەتوانراوە قەرەبووی ئەو کورتێنانە بکرێتەوە لە هەناردەی نەوتی خاوە. لەبەرەوە ئەمە کاریگەری ئەبێت لەسەر خەمڵاندنی کۆی داهاتی نەوتی ناو پرۆژە یاساکە. 5 بڕگەی مەترسیدار بۆ مادەی 14 لە ڕەشنووسی بودجە زیاد کراوە کە تایبەتە بە پشتی هەرێمی کوردستان. پەرلەمانتارێکی پارتی لە لیژنەی دارایی دەڵێ نیمچە ڕێکەوتنی سەرەتاییان کردووە بۆ چارەسەرکردنی ئەو بڕگانە بە بێڕێکەوتنی سیاسیش ڕێگە نادەن دەنگ بە بودجەکە بدرێت لە نێو پەرلەمان. هەروەها نابێت هیچ بڕگەیەکیش هەبێت کە دژ بەخواست و مافەکانی هەرێمی کوردستان بێت. بێتەوافق بودجە ناچتە دەنگدانێ ئینشاڵڵا نزیک بوونێت هەی ناوبینە هەمی فراکسیۆنا و هەمی ئەنیەتە هەندێک و بودجە پڕێڤە بەنە و پڕەزەمەندیە خڕە هەمی لایەنە. آخر نابیتن برگەیەک هەبی دژی هەرێما کوردستانی خۆ هەرێما کوردستانی جزەکەش عێراق و فدرالی و یاسایە عێراق تطبیق بن هەر سالی سەر هەرێما کوردستانی و هەرێما کوردستانی تایبەتمەندیە خۆی هەی. بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2023 بە نزیکی 200 تریلیۆن دینار خەمڵێنراوە. کورتێنانەکەشی 64 تریلیۆن دینارە. هاوکات 183 پشت بەستراوە بە داهاتی نەوت و 170 بە داهاتە ناوخۆیی و نانەوتیەکان. سەربارەیە کە پەرلەمانی عێراق ڕایگەیاندووە ڕۆژی پێنجشەمە دەنگدانە بە پڕۆژە بودجە. بەڵام لەگەڵەوەشدا فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن سازش لەسەر مافەکانی هەرێمی کوردستان ناکەین و ئەو 5 بڕگەی کە دەستکاری کراوە لە نێو پڕۆژە بودجەکەیە دەبێت بە گفتوگۆ چارەسەری بۆ بدۆزرێتەوە. شەفان جەباری، کوردستان 24 بەغدا.